بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆ هەروەها زانیاریەکان و ئەو بڕیار و ڕاستپاردانەی کە لە نێو کۆبنەوەکەدا دراون لە ستۆدیۆ میوانداری خات و ئاڵا تاڵەوانی سەرۆکی فراکسیۆنی کەتیمان کرۆ لە ئەنجومەنی نوێنەران بەخێر بە ئاڵاخان هەرچەند پێشتر لە دوانی بەڕێزشتان ڕۆی بەڵام دەمێت ئەو پرسیارە بکەم جارێکی دیکە کۆبنەوەکەتان لە چ ئاستێکی ئەرێنیا بوو؟ سپاس بۆ جەنابێت گرنگ بوو کۆبنەوە بکرێت و خۆشحاڵم بەوەی کە یەکەم وشە گوێم لێ بوو لە سەرۆکی حکوومەت کە ئەم کۆبنەوەی ئەبوایە زۆر زووتر بکرایە. ئەمە بەڕاستی داوای ئێمە بوو و ئەبوایە زوو بکرایە. ناکرێ بوجێی عێراق لە مۆناقەشەکردن بوو، هەموو دنیا باسی بوجەیە کرد. گویان لێ بوو کە نوێنەرانی کورد پرۆژەیان هەیە، دێین ئەڕۆین ئەچینە ناو خەڵک ناڕازیە، خۆپیشاندان هەیە، شایسە دارایەکان نەگەیشتوە، خەڵک مەعاش وەرناگرێ، حکوومەت قسەی نەکرد. بە فەرمی لە 23 یاسای بوجە هاتوۆتە پەرلەمان، لە 24 ئەم یاسایە تەسلیمی مەجلیسی وزەرای هەرێمی کوردستان کراوە، هیچ جوابێکیان نەبووە. ئەمڕۆ دین کۆ ئەبینەوە دوایەوە یاساکە دەرچووە بەتەکی زۆر درەنگە، بەڵام کۆبنەوەکەی ئەمڕۆ وازەحە بۆ مەبەستی چی بوو. ئێمە و هەموو هەوڵی کە دامان کە لە ناو یاسای عێراق هەندێ بڕگەی تیابێت، بە تایبەتی جیاواز لە ساڵی پار و لە بوجەکانی پێشووتر کە شایسە دارایەکانی هەرێمی کوردستان زەمان بکە، بە تایبەتی تریش مەسەلەی موچەی خەڵک دابین بکە و موچەی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەی بۆ ئێمە زۆر ناخۆش و جێی نیگەرانی بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی گفتوگۆکانە ڕەدی کردەوە، وتی من پابەند نابوو جێبەجێی ناکەم. یعنی ئێمە با بڵین پەیوەندی تەلەفۆنی و ئیمێل و شتەکان ماوە لە بینمانە کە نەسەکەی ئێمە دامانناوە یا پرۆژەکەمان هێشتا نیو سەعات نەبوو بوو خرابۆ ناو یاساکە، حکوومەتی هەرێم بەیاننامێکی دەکەوتی پابەند نابم. ئەمڕۆ دانیشتووە لەگەڵمان و ئەوێ گفتوگۆ بکا و ئایا بزانێت چەند ئەمە لە مەسلحەتی هەرێمی کوردستان پێم وایە ئەوەیان لە حەدی کاتوانین بڵین ئیجابیە، بەڵام گرنگەوەی بگەینە نەتیجەش. گرنگ بوو ئەوان ئەمڕۆ بزانن کە ئەوەی ئێمە ئیکەین دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، و ئێمەش نامانەوێ ئەوان وا بزانن ئێمە ئەوان با بڵین حکوومەتی خەڵک نازانین. گرنگەوەیە ئەبێ سیستمێک هەبێ بۆ ئیشکردن. ئەوەی بەلای منەوە خاڵێکی کە لەمانە هەمووی گرنگترە و خۆم بە تەکید لە کۆبنەوەکە تەکیدم لەسەر کردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ پەیوەندیەکانی لەگەڵ بەغا بەرەو کێو بڕوە. ئایا پەیوەندیمان هەبێ لەگەڵ حکوومەتی بەغا هەر ئەم بۆ ئەم کێشەیە نابوو هەموو مەسەرەکانی تریان حکوومەتی هەرێم قەراری داوێتتر لەگەڵ بەغایە ڕێککەوتن و پەیوەندی نەمێنێ، چونکە ئەمە ئەساسی مەوزوعەکەیە. قەزیەکە بەشێکی زۆری ڕاستە ئەمڕۆ مەسەری قەزی بوجەیە، قەزی ڕاتبە، قەزی مەعاش و داهاتی و ئیستحقاقی خەڵکە، بەڵام لە ئەساسا مەسەلەیەکی سیاسیە. ئەم حکوومەتی هەرێمە نەهاتووە بەلای بوجەکە عێراق. توانی تانانی لەو قەناعەتە حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران پەشیمان بکەنەوە کە بەڵێ پرۆژەکەی ئێوە ئومێدی گەورەی تایە و پێویستە پاڵپشتان بکەن؟ نا، ئەوان بەردەوام لەسەرەوە قسەیانە کرد کە ئەوان ئەوەی کە خۆیان لە فرۆشتنی نەوتی خۆیان دەستیانەکەوێ زیاترە لەوەی کە لە ڕێی بەغاوە بۆیان دێ، نەک هەر لەم پرۆژەیە هەر بە شێوەیەکی گشتی ئەوان باسی پرۆژەکانی پار و پێرانیشیانە ئێمە ڕاشکاوین بەیەکەوە ئەگەر بڕیارە ئەوان داهاتێکی باشتیان دەست پێوەی گوزەرانی خەڵک بۆ تا ئێستا بە یعنی خۆی ئێستا پرسیارەکە لەوەیە ئێمە نەچوینە تەفاسیلی زۆر وردەکاریەوە. ئەوەی ئەوان باسییان کرد ئەمڕۆ بۆمان باسی با بڵین داهاتی نەوتیان کرد. ئەی داهاتە غیرە نەوتیەکانی هەرێمی کوردستان، ئەی خاڵە سنووریەکان، ئەی داهاتی مشتقاتی یانی با بڵین بەروبوومەکانی نەوت و سپی و گازۆی کە ئەفرۆشرێ لە کوردستان، ئەی ئەو ڕێگە و شوێنانەی کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتێ بەر لە ماوەی ڕابرد بۆی داهاتی غیرە نەوتی زیادکە، بە تایبەتی زیادکردنی باج و ئەم با بڵین گومرک و شتانە لەسەر کۆمەڵێ کاڵا و لەسەر کۆمەڵێ دەستگا بۆی کەوا با بڵین داهات زیاتر بکرێ هەر احتیمال لەسەر داهاتی نەوت نەبێ. ئەی غاز ڕاستی ئێمە معلوماتمان لەلایە کە حکوومەتی هەرێم ئێوێ حتا بۆ عەقدی غازیش لەگەڵ تورکیا بکە و کۆمەڵێ پارە و قەرز وەربگرێ. لێمانە هەمووی معلوماتە و هەمووی بەڕاستی مەوزوع ئەبێ باس بکرێ. ئەوەی کە ئیسە باسێکین تەنها باسی 550,000 بەرمیل نەوتە. ئەی باقی نەوتەکەی هەرێمی کوردستان، یعنی ئەوەی کە ئێمە لە بەغا لە بوجە دابینەکرێ بۆ هەرێمی کوردستان هی 550,000 بەرمیل نەوتە، 250 هەرێم 300 کەرکووک. ڕەنگە ئەمە فەرقێکی هەبێ بۆ نمونە، یعنی ئەوان وا ئەڵێن حکوومەتی هەرێمەڵێگە دۆلاری زیاتر بێ پابندە من باشە فەرزەن دۆلاری زیاتر نەبوو کەم بوو، ئەی بەدەلی 550کە ئەی زیادەی 250کەی هەرێمی کوردستان هی نەوتەکە، ئەی بەروبوومی ناوخۆ، ئەی خاڵە سنووریەکە. من پێم وایە حکوومەتی هەرێم کۆمەڵی ئیلتیزاماتی هەیە، مەسەلەی قەرزەکانیەتی
هی شەریکات و پارەی شەریکاتی نەوتەکە ئیشی کردووە ئەمانە ئیلتیزامێکی زۆر گەورن لەسەری و بەشی زۆری توان بڵێم 40% ئەو داهاتی کە دێتە هەرێمی کوردستان نەتیجەی فرۆشتنی نەوت لەلایەن خۆیانەوە بۆ ئەم ئیلتیزاماتانە ئەڕوە. ئەگەر نەوتەکە ڕادستی بەغا بکەن ناتوانن ئەو ئیلتیزاماتانە جێبەجێ بکەن ئەمەش بەتەکی کێشەیان بۆ دروستەکە بەڵام کێ مەسئولە لەوەی کە حکوومەتی خستۆتە ژێر ئەم هەموو قەرزە زۆرەوە. کەواتە ئێوە ئەو پرۆژەی کە زۆر پێوی ماندوو بوونەوە بووە بەشێک لە داواکاری سەرچەکانیەوە خۆشببختانە توانیتان لە پەرلەمانی عێراق تێپەڕێنن و جێگیری بکەن. ئەکرێ بڵێمانی ترس لەوە هەیە دیسان هەر حکوومەتی هەرێم پرۆژەکەتان پەک بخات ئامانجەکەی خۆی وەک خۆی نەپێشیان ئەشێ کۆبنەوەی ئایندە و کۆبنەوەکانی داهاتووترەوە بتوانن یەقینی زیاتر بۆ حکوومەتی هەرێم دروست بکەن. ئەوان ناوت ئێمە ڕەتیەکەینەوە ینی دو قسەیان ئەو بوو ئەگەر بەم یاسایی ئێوە یان بەم پرۆژەی ئێوە بۆ بە یاسا خۆتانزانن خۆتانزان ناتوانین ئمە پاشگەز بینەوە هەم لە بەرەوەی پێمان وایە ڕێگە چارەیە و هەم ئەمە یاسایەوە ئەمە پرۆژەی خۆمانە. من ئەمە شتێک بڵێم لێرە دکتۆر فازڵ نەبی کە بریکاری وەزارەتی دارایی عێراق ئێستا وەزیرە وەکالەتەن لە دوای ئیقالەکردنی کاک هۆشیار جێباری ئەمڕۆ لە بەرچاوی سەرۆک وەزیران و جێگرەکەی و حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئەو پرۆژەی ئێوە تەقدیم کردو ئەو تەنانەت بە ناوەتی پرۆژەکەی ئاڵاخان هێناوێتی باشترین پرۆژە بووە ئەوەی کە ئێمە ویسمان نەوتی کەرکووک بەرامبەر بە موچەی خەڵکی کوردستان بێ. وتی حیدەر عەبادیش ڕازی بووە بەڵێ حیدەر عەبادی ڕازی بوو کە بەرامبەر 300,000 بەرمیل نەوتەکەی کەرکووک هەر هیچ نەبێ مەعاشەکانی هەرێمی کوردستان بنێرێ. تەنانەت سکرتێری ئەنجومەنی نەوەزیران شتی بەڵێ ئەو پرۆژەیەکی زۆر باش بوو بەڵام کێ سەبەب بوو لەوەی کەوا ئەو مەوزوعە بەو شێوەیە جێگیر نەبێەوە 250 کەس جارێکی تر بێتەوە نای حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان بوو چکە یەکسەر ڕەفزیان کردەوە بێ ئەوەی دیراسی بکەینەوە پیاوێکی خەبیر وەکو فازڵ نەبی ئەڵێ باشترین پرۆژە بووە. سکرتێری ئەنجومەنی وەزیران کە خۆی کابراایکی قانونی و چەند ساڵە یاسایەدا ئەنێ بوجە دانێڵێ زۆر باشە منەوەی تێگەیشتم ئاشتی هەورامی سەبەب بۆ لەوەی کەوا ئەم مەوزوعەتێک بدێ ئەوش سەبەبەکە چییە؟ ئێمە کەوتمان 300,000 بەرمیل نەوتی کەرکووک بەرامبەر بە مەعاشی خەڵکی هەرێمی کوردستان بێ جارێت تو لە ڕووی یاساییەوە تەزبیتت کرد کە نەوتی کەرکووک بۆ کوردستانە. خاڵی دووەم تۆ مشکلەی سەرەکیت مەعاشە ئەمە کێشەی زۆری مەعاشەکانی بۆ چارەسەرە کرد. دووەم شەفافیەتی دا ئەنا لەو نەوتەی کە ڕۆژانە تاوانبارەکرین ئەم نەوتە چۆنە ڕوا و کەس نایزانێ. بەڵام ئەوەی کە ئەوان نردیان حکوومەتی هەرێم کە دەرچوو ئەمە بیرۆکەی کاک ئاشتی بووە کۆبنەوەکە ئامادە بوو بەڵێ بەشێکی کۆبنەوەکە ئامادە بوو. ئەو چی لە 300 پرسیارە لێ نەکرد بۆچی لەم پەر وەڵاهی وەتا لێرەش نووسیومە چکە ئەو مەسەلە مشکلەکەی چی لێ کرد بوو ئێمە وتمان 300 بەرمیل نەوتی کەرکووکە لە ڕێی حکوومەتی هەرێمەوە ئەڕوا. بۆ معلوماتان 300,000 بەرمیل نەوت ڕۆژانە هی حەقلەکانی ئاوانە و بای حەسەنەکە لەژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمە بەڵام حەقلەکانی کەشێک کە ئێستا ئەویش بەشێکیان هەڵ ڕێی حکوومەتی هەرێمەوە ئەڕوا چکە خۆزان کەرکووک ڕێگەی تری نییە تەنها بۆڕی و یا پایپلاین هەر هەرێمی کوردستانە بۆ مینای جیهانی تورکی. کاگاشتی چی نردبوو بۆ ئێمە ئێمە ڕۆزانیمان ئەمە بیرۆکەی ئەو بووە وتی باشە ئێمە ڕازی بۆ حکوومەتی هەرێم چکە بالفعل پێ مەشروعێکی زۆر باش بوو بەڵام ئەو 300 بەرمیل نەوتەی 1000 بەرمیل نەوتەی جا کردبەوە 150,000 بەرمیلی لە بەشەکەی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم بێ 150 لەوەی هی ژێردەستی حکوومەتی عێراق بێەوەی کە شەریکەی نەوتی شیمالە کە ئەمە هاتە بەردەستی حکوومەت یان بە تایبەتی لیژنەی دارایی وتیانەوەی یاوەتانەوێ فێڵ بکەن ینی عەفوم کە بۆم قسەوت یان یاوەتانەوێ نەوتەکەی تریش بدزن بەشەکەی تر بۆیوتیان نەخێوان نابێ هەموو جارێکی تر 250,000 بەرمیلەکە بەرامبەر شایستەدارەکە یعنی ئەمڕۆ اعترافیان کرد کە ئەوان سەبەب بوون لەوەی کەوا ئەو پرۆژەی کە یەکێتی دایناو کە فراکسیۆنەکانی تر پشتیوانیان کرد بە اعترافی حکوومەتی عێراقی و حیدەر عەبادیش و سکرتێری ئەنجومەنیان باشترین پرۆژە بۆی مەعاش بە خەڵکی هەرێمی کوردستان بگا. ئێستش بەدیلی ئەوان ئەتوانێ مەعاش بۆ خەڵک دابیم کا ئێمە لەگەڵی من ئەمەوێت دیسان شتێکی تر بڵێم کێشەکان سیاسیە پێشەوەی تەنها کێشەی ڕقم بێ. حکوومەتی هەرێم ئەوێ لەگەڵ بەغدا ڕێکەوێ یا ناوێ ڕێکەوێ ئەوێ نەوتەکە ڕادستی بەغا بکایانەکە ئەمە پرسیارە من پێم وان نییە نیازی هەبێت لەبەر ئەم هەموو با بڵێن هینەی کە لەسەرەتی ئەم قەرز و ئەو پارانەی کە لە ئەستۆیەتی بیداتەوە بە شەریکات و بیداتەوە بە کۆمپانیا نەوتەکان ئەگینا پرسیارێک ڕاستیدا تۆ شیت کردەوە ینی ئەگەر ئەم ڕێکەوتنەش لەگەڵ بەغدا بکە دەرچەی تری هەیە بۆی کە بتوانێت قەرزەکانی خۆی پێ بڵێ داهاتی تر هەیە هەر لە کوردستان زیاد لە 250 هەیە مووقفی نەوت کە وەریەگرین ئێمە ڕۆژانە لە بەغا هەرێمی کوردستان معدل لە 600 کەمتری نەناردووە
یعنی 200 بۆ 350 هزار بەرمیل نەوت زیاتر هەیە لەوەی کە ئەو بیداتە بەغا ئەوە جگە لەوەی کوتمان خاڵە سنووریەکان و مشتەقاتی ناوخۆ و باج و دراوشتەکان خاڵێکی تر هەیە من لێرە باس بکەم ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئامادە بوو بێت لەگەڵ بەغا اتفاقێکی عسکەری بکا بۆ ڕزگارکردنی مووسڵ کەم پێ وایە شتێکی باشە بە دڵنیایی یەکێ لە ئیشە باشەکانە کە تەنسیقێکی عسکەری لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و قیادەی عامی قواتی مستەلح هەیە ئەو قیادە مشتەرەکەی عێراقە کە هاوپەیمانانی تایە حەشدی شعبی تایە بۆ ڕزگارکردنی مووسڵ واتە ئێمە ئامادەین پێشمەرگەی کورد گەنجی ئێمە بڕوا لە مووسڵ شەڕ بکە خوانەکە شەهید ببێ بە ئیتیفاقێک لەگەڵ بەغا بەڵام ئامادە نین نەوتەکە لە ڕێی سۆمۆ بنێرین معاش بۆ خەڵک دابین بکەین یعنی ئەبێ حکوومەتی هەرێم جوابمان بداتەوە لەمەیە ئیتیفاقەکە لەگەڵ بەغا بۆ ڕزگارکردنی مووسڵ بەڵام لێرە ئیتیفاق ناکا لەگەڵ بەغا بۆ نەوتەکە بۆی معاش بۆ خەڵک بێت حجەکانی ئەوەیەکەوەی لە بەغا دەستیەکەوێ کەمترە ئێمە بە ڕقم و بەداتا بۆیمان ئاشکرا کردووە کە 696 ملیاری مانگانە لە بەغاوە دەسەکەوێت و ئەگە پابند بی بێشتێکی باشە خاڵێکی تر بێن بۆ بەغا ئەوەی کە جەنابەت پرسیارت کرد کە لیژنە دروست بێ مشکلە نییە لیژنە لە بینی ئێمە ئەوان هەبێت باشە تەنسیق ئەبێ بەردەوام هەبێ ئمە ساڵونیوەکە لەگەڵم حکوومەتە کۆ نەبووینەتەوە 3 مانگە ئێمە هاوارەکەین لە دنیا و لە ئیعلام و لە تەلەڤیزیۆن و لە بەغا و جەلسەی پەرلەمانە و موازنەهات ئەم حکوومەتە نەیوت چیەکەن ئێستا کۆ بۆ تۆ قەیناکە هەر باشە بەڵام ئەم کۆبوونەوانە ئەبێ کۆبوونەواتی ڕێکوپێک بێت ئەبێ بە بەرنامە بێت ئەبێ ئمە بزانین ئەوان بە تەمای چین ئەبێ نیازی خۆیانمان پێ بڵێن بۆ ئێمە بتوانین لەسەر ئەو ئەساسە قسە بکەین ئەوان ئەمڕۆ گلەی ئەویانە کراوەت ئێوە ڕقەمەکانی بەغا هێنن ئەڵێن وەزارەتی نەوتی بەغا واڵێ حەیدەر عەبادی واڵێ بەڵێ وایە ئەوەی کە تۆ ئەم دەیتێ کە ئەی بەمەوە بۆ بەغا ئەڵێن وانە شتێکی کەم پیشانەدەن بۆیە من داوای ئەوم کردووە لە بینی حکوومەت هەرێم و بەغدا حتمەن بۆیە من ئەمڕۆ داوای ئەوم کردووە ئیساش داوایەکەمەوە ئەوان وتیان کۆبوونەوەیەکەکەین هەموو پەرلەمانتارانی کورد بێن و بۆتان شەرحەکەین و کاگاشتی بێ هەمسان ئەم پرزنتیشن و نازانم چی و چی نەوتە ڕوا و کێ و چۆن ومانوتم نەخێر ئێمە مەمان ناوێت ئێمە پێمان باشە خۆیان ئیختیاریکەن حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری سامان سروشتیەکانە مەسوولی داراییەکەیە سکرتێرە ئەوەی مەسوولی بودجەیە چەند کەسێک دەستنیشانکەن خەڵکی ئەکادمی ئەنێرن بێن لەگەڵ بەغایە دیسانە و مەجلیسی وزەرای بەغایە وەزیری نەوتە لجنەی تاقەی پەرلەمانی عێراقە لجنەی داراییە بێن ئەمانە باسکەن لەوێ قەناعەت بەوان بکەن کە ئەوەی لە کوردستانە ڕوا شەفافە ئەمە داهاتەکەیەتی ئەوەی خۆمان دەستمانەکەوێت زۆر باشتر لەوەی کە ئەو ئەمداتێ ئەو غەدرم لێکە 70% ناداتێ لەمە ئەبرێ لەوە ئەبرێ لە ئینفاقی فعلی ئەمداتێ لە نازانم چی نامداتێ ئەمە لێرە کۆتایی پێدێ بەڵام هەر ئەوان ڕقەمێک بدەن بە ئێمە و کێمەی بین بۆ بەغا مقارنەیەکەین لەگەڵەوەی کە سۆمۆ ئەیدا نەوعێکی ترە من پێم وایە ئەم مۆزوعە بەردەوامیە بێت باشە ئەو ڕقەمەی کە لای سۆمۆیانی هەر هەمان ئەو ژمارانە نییە خۆ سۆمەش لە گیرفانی خۆی ئەم ژمارانە دەرنایانێ نابێ حکوومەتی هەرێمیش بڕای بەوە هەبێکانی ئەگەر وایە بە یەخەی سۆمۆ بگرێت لە ژمارەکانی تۆ ئێمە ژمارێکی جیاوازن ئەمڕۆ حکوومەتی هەرێم بۆ یەکەم جارە خۆم گوێم لێیانە بێ ئەڵێ بڵێ ئێمە ئەو مشکلانەی کە تووشی هەرێمی کوردستان بۆ ئێستام ئەزمە دارایە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە نەخەتای بەغایە نەخەتای بەڵێ حکوومەتی هەرێمەڵێ ئەم ئەزمەی دروست بۆ خەتای منە بەڵێ ئەڵێ خەتای ئێمەیە خەتای حکووماتە متعاقبەکانە ئیتر ئەم حکوومەتە متعاقبانەی تر خۆ هەر حکوومەتی پارتی و یەکێتی و گۆڕانیش تا حەدێک تایە بووە لە فتراتێ کە بەبێ حساب ئەمە کراوە زیادە کراوە گوێ نەدراوە نازام چی خۆیان اعترافەکەن کە خەلێلێکی گەورە هەیە لە سیستمی ئیدارەی مالی و دەین و اقتصادی هەرێمی کوردستان باشە بەڵام ئەم پێویستی بە چارەسەر هەیە من پرسیارێکەکەم یەکێ لە کێشەکان بۆ تا ئێستا شەریکەی با بڵێن فرۆشتنی نەوت نییە لە هەرێمی کوردستان شەریکەی تەسویق ئەوەی لە بەغا ناوی سۆمۆیە بڕیار بوو کۆمۆ لە کوردستان دروست بێ من 3 ساڵە گوێم لێ کۆمۆ 4 ساڵە گوێم لێ بێ کۆمۆ دروست بێ بۆ کۆمۆ دروست نابێ لە هیچ وڵاتێکە وەڵی ناتوان بڵێم هیچ نەک هەبێت بەڵام بەعام فەرمووسێرکە وەزارەتی نەوت نافرۆشێ ئیشی وەزارەتی نەوت نییە ئێمە هەموو شتەکان لای کاگاشتێ خۆی نەوتە فرۆشی خۆی ئەیهێنێ خۆی ئەی با خۆی شەریکانێ خۆی عەقدەکە خۆی هینەکە شتیوان نییە لە عێراقا وەزارەتی نەوت وەزیری نەوت نافرۆشێ وەزارەتی نەوت ئیدارەی سیاسەتی نەوتەکە شەریکەی تەسویق هەیە لە هەموو وڵاتێکە ئەمە پەرلەمان هەیە بڕۆ ئێستا بزانە لە وەزارەتی نەوتە جەداویلی تەزدیری نەوتە بینی نابینیت یعنی ئەمانە هەمووی کێشەیە ئەمانە خەلەلە من پێم خۆشەکە حکوومەتی هەرێم بەڵێ ئەمڕۆ وتیان ئەبێ کۆمۆ دروست بێت
بەڵێ بێ شەریکەی تەسویق هەبێت لە هەرێمی کوردستانە بەڵام بێ دروست بێ ئیتر چکە ئەمە خۆ ئاڵاخانوا گریمان کۆمەش دروست بوون هەندێک جار بڕیارەکان لای شخصن لە عێراق و لە هەرێمی کوردستان با ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین کۆمەش دروست بێ دوجار بۆ نەدور نییە هەر وەزیری سامانە سروشتەکان سەرپەرشتی نەکا بنمونە ئەمە ئەگەرپەرشتی بکە بەڵام شەریکەی تەسویق شەریکەیە بەرنامەی هەیە قانونی هەیە داهتای هەیە ڕقەمی هەیە یعنی فەرقەکات چونکە وەزارەت مەسئولی فرۆشتنی نەوت نییە لە دنیاە وەزارەت ئیداراکە لە هەموو شوێنەکە وەکو عێراق بۆ نمونە شەریکەی تەسویقی وەتەنی هەیە ئەبێ لە کوردستانیشە کۆمۆ دروست بێت بەڕاستی کاگە ببرە ئاڵەخان بە کورتی پرسیارێکەکەم وەکو خودی ئاڵا تاالبانی بڕوات بەوە هەیەیان چاوەڕ ئێوە دەکەی ڕێکەوتنەکەتان وەک خۆی لە یەکەم خاڵی تا کۆتا خاڵی بە پاڵپشتی حکوومەت هێرێم تەسبیت بۆ جێبەجێ ببێ و موچەی فەرمانبەرانی هەرێم بگات بزانە ینی حکوومەتی هەرێم ئەوە نەبێ نایەوێت ئەم کێشەیە حەلکات بەڵام ئەو من قەناعەتی شخصی خۆمەوە وەڵامی شخصی خۆم پێم وانە حکوومەتی هەرێم بێنەوتەکەی ڕادستی بەغاکە خەڵک لەو چاوەڕوانیان ناهێڵیتەوە ئومێدێکی زۆریان بە بزانە ئەگەر ئەوان ئەو نیەتی ئەمڕۆ پیشانیاندا بێن لەگەڵ بەغا و بەردەوام لەگەڵ ئێمە هەماهەنگی بکەین و تێگەیشتن هەبێت قسە بکرێت لەسەرەوەی کە ئەگەر نەخێر کات نەڕۆیشتووە زانیی چکە من باسی ساڵی داهاتووەکەین ئەم بوجێ بۆ 2017 لە مانگی یەک تەفعیلە بێت بۆ تاقیکردنەوە ینی من ڕام وایە وەفدێکی ئاوەی باسمان کرد بێت لە بەغا لەگەڵ ئەم لایەنە مهمانە قسە بکە بۆ دووسێ مانگ با پابند بن بە موازنەکە ئێمە شەڕەکەکەین شایستەکان وەرەگرین بزانین بەشەکە وەزعی خەڵک چی من پێم وایە تاقیکردنەوەیەک بێ خۆ ئەگەر بالفعل دەرچوو ئەوەی کە ئەوان نەوتەکە ڕادستی بەغاکەن زەرەریانە و هەر ناتوانن هەر مەعاش بەم شێوەیە ئەمێنێ ئەوسا بالفعل یعنی تر حەقیقیانەوان لە بەدیل بکەنەوە بەس ناکرێت یەکسەری سا ئەم قانونە ڕفزکەنەوە بێ ئەوەی کەوا جێبەجێ بکەن یان بێن لەگەڵ بەغدایە دانیشن زۆر زەرورە بێن لەگەڵ بەغدایەدا بنیشن یعنی ناکرێت بەم شێوەیە بەجێ بێڵێ شوێسە ئیشەکە لای ئێمە نەماوە شەکە ماوەتەوە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغایە دانیشن لەسەر تەفاسیلا قسە بکەن خۆ وەزارەتی دارایش بەدەست کوردەوەیە لە بەغا سپاس بۆ خاتووەڵات تاالبانی سەرۆکی فراکسیۆنێکەتی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ماوی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جەنابەت بەخێر بێت سپاس بۆ جەنابەت